پزیشکی فاروق چاودێری پزیشکی بێوێنە. بەخێر بێن بۆ شاری پزیشکی فاروق. من ناوم بێستون حامد ئەحمەد هەورامیە، مامۆستای جراحەم لە کۆلێژی پزیشکی لە جامعەی فلۆریدا لە ئەمریکا. تایبەتمەندم بە عملیاتی کۆندامی هەرس بە شێوەی نازور و بەکارهێنانی ڕۆبۆت. ئەو عملیاتانەیان کەم بۆ قەڵەویەکی زۆرە و هەروەها نەخۆشیەکانی شێرپەنجە بۆ کۆندامی هەرس لە سوورێنچک و گەدە و پەنکریاس و جگەر و قۆڵۆن و هەروەها عملیاتی نازور فتقی دەوری سوورێنچک. ئەمە دووەم جارە بێمە خەسەخانەی فاروق و هەندێک عملیاتمان کردووە بە نازور کە کەم کراوە لە وڵاتە. ئەو ئامێرانەی کە لە شاری پزیشکی فاروق هەیە هەر عینی ئەو ئامێرانەیە کە من بەکاریانەهێنم لە جامعەی فلۆریدا لە ئەمریکا. زۆربەی ئەو عملیاتانەی کردومانە دوای یەک شەو لە خەستەخانە چوونەتەوە ماڵەوە و بە ئازارێکی زۆر کەمەوە و هەمووشمان دوایی بینیون نەتایجەکانیان زۆر باشن. لە داهاتوویەکی زۆر نزیکە ڕۆبۆتە هێنین بۆ شاری پزیشکی فاروق، یەکێک لە نەوعە زۆر پێشکەوتووەکانی ڕۆبۆت، و من لە جامعەی فلۆریدا مدەڕیبی ڕۆبۆتم بۆ دکتۆرەکانی تر و هیوام ئەوەیە ڕاهێنان بکەین بۆ دکتۆرەکانی ناو شار و کوردستانی ئازیز بۆ ئەوەی بتوانن لە داهاتووی نزیکە ئەم جیهازە پێشکەوتووە بەکار بهێنن و زۆر قازانجیە بێ بۆ نەخۆشەکان، ئێشەکانیان کەمترە و بینینی جەراحەکە زۆر باشترە و نەتایجەکانی باشترە. و هیوادارین لە داهاتووی نزیکە بازێ توێشکاری بکەین بەحوسی علمی بۆ ئەم نەخۆشانەی کەیانکەین بۆ ئەوەی ئەم وڵاتە خۆشەویستە بەرەو پێشتر ببین. ئەو نەشتەرگیانەی کە بۆ قەڵەوی ئەیانکەین بریتین لە بچووکردنەوەی گەدە، مەعیدە، بڕینی مەعیدە و هەروەها نەوعێکی تریژەکەین و عملیاتێکی گەورەترە، هەمووی بە نازور لە دووسێ کونی بچووکەوە ئەچینە ناو ئەسکەوە و لەوێ عملیاتەکانەکەین کە بریتیە لە بڕینی مەعیدە و لە عینی کاتە ڕەبتی مەعیدە لەگەڵ ڕێخۆڵە باریکە. ئەم عملیاتەی دووەم زۆر باشترە بۆ ئەوانەی شەکرەیان هەیە و کۆلیسترۆڵیان زۆرە لە ناوخوێنە، لە سا 85 بە تەواوی شیفای تەواویان ئەداتێ. و هەروەها عملیاتی لەوە زیاتر ئەکەین بۆ ئەوانەی کە وەختی خۆی ئەڵقەیان هەیە، ئەڵقەکان لابین و تەحویلیانەکەین بۆ جۆرە عملیاتێکی تر. سپاسدانەکەم. شاری پزیشکی فاروق چاودێری پزیشکی بێوێنە.